بەمبەستی تاوتوێکردنی خراپی ڕەوشی ئەمنی و جێبەجێنەکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان لە قەزای خانەقین نوێنەری بەشێک لە حزب و لایەنە سیاسیە کوردستانیەکان لە قەزای خانەقین کۆبوونەوە هەمویان کۆدەنگ بوون لەسەر ئەوەی چیتر نابێت سەرکردایەتی سیاسی کورد لەسەر پرسی ناوچە دابرێنراوەکان و خزمەتگەیاندن بە دانیشتوانەکەی لە ڕووی جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزاریەکانەوە هەروەها دابینکردنی ئەمنیەت و ئاسایش بۆ دانیشتوانەکەی بێدەنگ بێت. تعریب بە شێوەیەکی موسەقەفانە دەستی پێ کردووە کە ئەگەر وا بڕوات بە تەئکید تەرحیل دەستی پێ دەکات. ڕۆژانە بەدەیان مامەڵەی گواستنەوەی نفوس بە ڕەزامەندی بەڕێوەبەرایەتی نفوسی عێراق پێشکەش دەکرێت. لە ناو شاری خانەقین بە بڕیارێکی قاعدی ئەمەلیاتی دیالە هێزەکانی ئاسایشی خانەقین لە ناو شار دەرەکرێت و ئەمە چەندین جارە ئەو سوکایەتیە دەکرێت لە هەردوو حکوومەتی ئەقلیم و حکوومەتی عێراق دەبێت لەم شوێنە بەشدار بن پێشمەرگا لە تەنیش جێشی عێراقیەوە. حکوومەتی هەرێم لە ڕووی خزمەتگوزاریەوە هەتاکو ساڵی 2012 پرۆژەی باشی کردووە بۆ خانەقین هەرچەند بە گوێرەی نەهامەتی و ئیستیحقاقی شارەکەمان نەبووە. خانەقین ماوەی زیاتر لە 9 ساڵە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هیچ بودجەیەکی بۆ خستنەوەگەڕی پرۆژە خزمەتگوزاریەکان تەرخان نەکراوە. ئەمەش سەرباری ئەوەی 13 پرۆژەی خزمەتگوزاری لە سێکتەرە جیاجیەکاندا لە قەزای خانەقین کارکردن تیاندا وەستاوە. بەڕاستی ئێمەوەکو سەرۆکایەتی شارەوانی خانەقین لە 2013 کۆمەڵێک پرۆژەمان بۆ تەرخان کرا داوامان کرد ڕەزامەندی درا لە سەریان بڕەکەی زیاد لە 100 میلیارد دینار بوو لە سێکتەرە جیاجیەکانی خزمەتگوزاری لە ئاو و ئاوەڕۆ و ڕێگاوبان و باخچە و ئەو شتانە بەڵام بەهۆی شەڕی داعش و قەیرانی داراییەوە ئەو پرۆژانە ڕاگیران هیوادارین حکوومەتی هەرێم ئاورێکی جدی لە خانەقین بداتەوە لەبەرەوەی دۆخی خزمەتگوزاری لەم شارە زۆر خراپە. لە ئێستادا پرسی خراپی ڕەوشی ئەمنی و وەستانی پرۆژە خزمەتگوزاریەکان لە قەزای خانەقین بۆتە پرسێکی گرنگ لە لای حزب و لایەنە سیاسیەکان لە کۆبوونەوەکەی نێوانیشاندا بڕیاردرا بە پێکێنان و دەستنیشانکردنی لیژنەیەک لەسەر ئاستی باڵا بۆ گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ببێتە پردێک بۆ گەیاندنی داواکاریەکانی خەڵکی خانەقین و دەوروبەری. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.